ئەماش بەشێکی ریڤیوە ڤیدیۆکی تازەیە ئەمجارە لە ئەزمارەوە بەم کاتی بەفرە ئەجارە لێرە بچینە خوار و هەمووی بەستوێتی ناو شار و لەوێشەوە بەرە و دەرەوەی شار ئەجا ئەمە دوگمەی سپۆرتەکە لێرەیە ئەوە کەپسە زوو گەیشتینە حربە دەزانن نەخواجەوە بابەگیان چیتان پێویستە؟ چەند جار ئاوا پەکمان کەوتووە کە هاتووە بە نامانەوە جا سێ جۆر یوتێرن هەیە سێ جۆر یەکەمیان ئەوەیە کە زۆر سەقەتە تۆزێ بچکۆلێ ها چەند جێ ئێڵی ها سێی شۆڵسەکەکە ها یەتەوە ڕێک سایدە خاوەکە وە بابەتی سێم وەڵا ئیشارتیشی نایەت تا تراکشە نەکوژێنیتەوە لە تیکتۆکەوە ڤیدیۆکان هێنێت و گرامەیان بۆکە هەرچەندە ناتوانێت ڕەقەم سلێمانی گرامەکە شکر بۆ خوا ئەمەش ڤیدیۆی GT 86ەکەی خۆمە لەم هەفتەیە چاوەڕێ بن تەواوی ڤیدیۆکە دانێم کە تێستکردنی سیارەکەی خۆمە بەو هیوای کە بەدڵتان بێ